یۆگمان هەمیشە وتومە ناوەندە ئەکادمیەکان و ناوەندەکانی پەروەردە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە و ئەم ڕۆڵە بەرچاویێش بەچی ئەکرێ بە ڕۆڵی مامۆستا ئەکرێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مامۆستایە. مامۆستا ئەزانین کەسایەتیەکی پیرۆزە، چونکە پەروەردەکردنی تاکێکی تەندروستە بۆ ناو کۆمەڵگا، پەروەردەکردنی تاکێکە بە زانست و زانیاری کە ئەتوانێ کۆمەڵگا بەرەو پێشەوە بەرێ، ئاڕاستەکان بەرەو باشتر بەرێ. کەواتە پیرۆزی مامۆستا ئەمەنە گەورەیە کە بتوانن ڕۆژێکی بۆ دیاری بکەن. ئەم ڕۆژەش کە دیارەکرێ چۆن بتوانین لەم ڕۆژە زەنگێکی هۆشیاری بێت بۆ ئەوەی کە چۆن خزمەتی مامۆسا بکرێ، چۆن کەم و کوڕەکانی مامۆسا چاک بکرێ، چۆن هەوڵ بدرێ مامۆسا بە شێوازی لە شێوازەکان کاری لەگەڵ کرێکە و بتوانێت خزمەتەکەی باشتر بە خوێندیاران بگەێنێ. ئایا ئەمە لای خۆمان ئەم ڕۆڵە بەرچاوە هەیە بۆ مامۆستا؟ مامۆسا بەرگەی هەموو ئەو نەهامەتی و کەم و کوڕیانەشی گرتووە، بەڵام هەرگیز دەرگای قوتابخانەکانی دانەخستۆ، چووکە لە پێش هەموو شتێ خوێندکارە کابێ پەروەردەی کات، چکە مناڵی هەموو خێزانەکان لە بەردەمی ئەوان. ئێمەوەی کە گرنگ ئەمڕۆ باز لە ڕۆژەکە بکەین، باز لە گرنگی مامۆستا بکەین، ڕۆڵی مامۆستا بکەین و لە داهاتووشە چۆن هەوڵ بدرێ دۆخی مامۆستا بەرەو ئاقارێکی باش بچێت. بۆ ئەمە بەسەر میوانداری زۆر بەڕێز خاتوش لێر شەید غەفور ژاژلەیمان و سەرپەرشتیاری پەروەردەی بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ میوانە. مامۆستا سڵاو لێ بەبیانی باش. مامۆستا بەیانی باش، زۆر بەخێر بێ. ئەم ڕۆژەش لە تۆ لەسەرجەم مامۆستایان پیرۆزەکەی. پیرۆز بێ مامۆستا. زۆر سپاس، سڵاو لە ئێوەش، سپاس بە پیرۆزباییەکەتان، سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵە جوانەکەی کورسات و منیش هەر لێرەوە پیرۆزبایی ئاڕاستی سەرجەم مامۆستایان و پەروەردەکارانەکەم. زۆر سپاس. من پێم خۆشە دیاریکردنی ڕۆژێک بۆ مامۆستا کە ئەمەنە پیرۆز و گەورە بێ. ئەم ڕۆژە چۆن دیاری کرا و چۆن توانیان لەم ڕۆژەیە کۆمەڵێک بۆ نمونە هۆشیاری بەرامبەر مامۆستا و دۆخی مامۆستا بڵاوکەن. بەڵێ دیارە هەموو چین و توێژەکان لەسەر ئاستی جیهانە ڕۆژێک دیاری کراوە. ئەم ڕۆژە بۆ ئەوەیە کە لەو ڕۆژەدا سەرجەم لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهان سەرجەم ئەو کێشە و مشاکیرانی کە پەیوەستە بەو بوارەوە بەو کەرتەوە یاد بکرێتەوە و ئەو ڕۆژە بکرێتە یادێک هەم بۆ ئەوەی کە ئەو چین و توێژانە مافەکانیان پارێزراو بێ، هەم بۆی کە خزمەتیان بکرێ و خزمەت بە کەرتەکەش بکرێ. نەتەوەی گرتوەکان و یونسکۆ لە ساڵی 1994 لە پێنجیدەیان دیاری کرد، لە کۆبنەوەکانە پێنجیدەیان دیاری کرد وەکو ڕۆژێکی جیهانی بۆ مامۆستایان، وەکو هەموو چین و توێژەکانی تر بۆ ئەوەی کە ڕۆژێک تایبەت بێ بە مامۆستایان کە لەوێ بتوانین لەسەر ئاستی جیهانە مامۆستایان و پەروەردە و پەروەردەکاران یاد بکرێنەوانێ. دیارە ئەمەش شتی زۆری لەسەر و قسەی زۆری لەسەرەکەکرێ لە بڕگەکانی ترە جواب بینە. باشە، مامۆستا باس لەوە کردوتت ئەم ڕۆژە یاد بکرێتەوە هەموو پێنجیدەیەک چۆن یادی ڕۆژی جیهانی مامۆستایانەکە تۆ بەتایبەتر باز لە ئەم ساڵ بکەین. هیچ چالاکیەک هەیە بۆ یادکردنەوەی ڕۆژی جیهانی مامۆستایان لە سلێمانیەک لە سنووری ئێرە باس بکەین؟ ڕاستی لەسەر ئاستی وەزارەت و لەسەر ئاستی ئەوانە تەنها لەسەر ئاستی پێگەی فەرمی تەنها لە ئاستی پەیام و پیرۆزبایی و ئەوانەیە ماوەتەوە. ئەگەر ئێمە باز لە شتی فعلی بکەین چی بکرێت چی کراوە، ئەبێ بینە سەر ئەوەی کە لەم ڕۆژەدا وەزارەتی پەروەردە یاخود حکوومەتی هەرێم چی هەیە بۆ مامۆستایان، چ دیاریەکی هەیە، چکە دیارە لەم ڕۆژەدا پیرۆزبایی ئەنێرێ بۆ مامۆستایان و بۆ پەروەردەکاران. ئەگەر باز لەو ڕۆ بکەین نەخێر لەو ڕۆ هیچ نییە بەداخەوە، بەڵام هیچ بەڵێنێک نییە بۆی کە شتێک دۆخی مامۆستایان لەلایەنێک لەلایەنەکانەوە باشتر بکرێ، بەڵام تەنها لە بواری پەیام و یادکردنەوە و پیرۆزباییە. زۆر باشە مامۆستاشتێ بگومان بەڕێستان سەرپەرشتیاری پەروەردەین باشتر ئەزانن کێشە و گیر و گرفتەکانی مامۆستایان خۆی لە چی ئابینێتەوە. مامۆستا لە هەرێمی کوردستانە چ گرفتێکی هەیە، چ کێشەیەکی هەیە بۆ ئەوەی کە ڕەوشی پەروەردە بەرەو ئاقارێکی باشتر بڕات گرنگە کە کێشە و گیر و گرفتەکانی مامۆستایان چارەسەر بکەن؟ پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمە ڕخسەتم بەباس لە گرنگی پێگەی مامۆستا بکەین، گرنگی پێگەی پەروەردە بکەین لە ناو کۆمەلگادا، لە ناو سەرجەم کۆمەلگادا لە جیهانە یاخود لە کۆمەلگای کوردیدا. ئێمە هەمووی یەکشتە تقریبان. پەروەردە کۆڵەکەی کۆمەلگایە، یعنی ئەگەر پەروەردە ڕووخا ئەبێ وای دابنین کە سەرجەم کۆمەلگا ڕووخاوە و ئەمەش شتێک نییە وەکو بۆمبێکی ئەتۆمی بێخێرا بتەقێتە و یەکسەر کاریگەریەکانی دیار بێ. فرامۆشکردنی پەروەردە بایەخنەدان بە پەروەردە لە مەودای دوورە کاریگەریە نەرێنیەکانی لێکەوتە خراپەکانی ئەوەندە زۆرە پێویستی بە چەندین ساڵی تر ئەبێ بۆ ئەوەی کە دووبارە ئەم شتە شوێنی خۆی بگرێتەوە. یعنی کاتێک کە پەروەردە لاواز ئەکرێ یاخود کاتێک کە پەروەردە فرامۆش ئەکرێ کۆڵەکەکانی پەروەردە
بایەخیان پێنادرێ لێکەوتەکانی لەسەر چینەکان ئەبێت لەسەر جیلەکان ئەبێت لەسەر جیلەکانی کۆمەلگا ئەبێت لەسەر نەوەکان ئەبێت و ئەمنەوەی ئەڕوا تازە ناتوانانی قەرەبی ئەوی بۆ بکەیتەوە یعنی کاتێک تۆ چەند ساڵێکتی ئەپەڕی بایەخت بە پەروەردە نەیەوە پایەکانی پەروەردە تون نەکردووە قایمت نەکردووە ڕاد نەگرتووەکو پێویست ئەمە کاریگەریەکەی لەسەر جیلەکان ئیتر ڕاتی ئەپەڕێ جارێکی تر ئەو مناڵە لەیکی سەرەتاییەوە هەتا شەشی سەرەتایی لێ حوتی بنەڕەتیەوە بڵین با بڵین تا ئامادەی ئەو مناڵە ناگەڕێتەوە بۆی جارێکی تر ئەم ئیشەی لەسەر بکرێتەوە ئەمانە کاریگەریەکان لەسەر جێبەجێ ئەمێنێ و ئەڕۆن تێ ئەپەڕن هەتا ئەوەی جارێکی تر تۆ بایەخ بە پەروەردە ئەدەی لەکوێ بایەخت پێدا لەسەر ئەو جیلە کاریگەریەکەی دەرەکەوێت لەبەرەوە ڕوخانی پەروەردە بایەخ نەدان بە پەروەردە بایەخ نەدانە بە سەرجەم کۆمەڵگا مامۆستاش پایی هەرسەرێکی پەروەردەیە بایەخ نەدان بە مامۆستا تۆ ئەگەر بێت و ئەم بینایە هەتا هەر شتێک بکەی بۆ ئەو بینایە هەر وەسائلێکی کە پێویستێتی بووی دابین بکەی بەڵام پایە سەرکیەکەی هەڵسوڕێنەری ئەو شوێنە مامۆستایە ئەگەر بایەخت نەدا بە مامۆستا ناتوانانی کەرەسەکان وەکو پێویست لە خزمەت خوێندکارە بکە دیارە هەموو کەرەسەکان بە توانە مرۆیەکان و بە توانە مادیەکانەوە بە کەرەسە مرۆیەکان و بە کەرەسە مادیەکانەوە هەمووی لە خزمەت خوێندکارایە ئامان خوێندکارە خوێندکار میحوەرە سنتەرە ئەوی تر بەوەی یاخێتەوە بەڵام ئەو داینەمەوەی کە ئەو هەموو شتانە ئەخاتە گەڕ و ئەیگەێنێ بە خوێندکار مامۆستایە لەبەرەوە فرامۆشکردنی مامۆستا فرامۆشکردنی هەموو ئەو شتانەی ترە و لە کارکەوتنی هەموو ئەو شتانەی ترە کە ئێمە بەداخەوە کەرەستە مادیەکانیشمان هەر نقصانی هەیە لە حکوومەتی هەرێمە بەڵام بەڕاستی بینە سەر کێشەکانی مامۆستا لە سەرەتایی ترین شتەوە دەست پێەکە کە وەکو محەڕەماتە نە ئەوای دەستی بۆ ببرێ کە ئەویش موچەی مامۆستایە شایستەداراییەکانی مامۆستایە یعنی تو مامۆستایە کە ماگانە موچەی خۆی وەرناگرێ حەقی کارەکەی خۆی وەرناگرێ چۆن بتوانێت ئەم مامۆستایە بڕوە بە کۆڵێک مەشاکیلی ماڵەوە لە ماڵەوە مناڵەکەی نەبوونە خۆی نەبوونە کرێچیە وسائلی هاتوچۆی بۆ دابین نەکراوە و هەروەها شکۆی شکێنراوە لە ڕووی داراییەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئێمە بمانەوێ نەمانێت پێگە و ئاستی ئابووری و دارایی کاریگەری هەیە لەسەر پێگەی کۆمەڵایەتیش لەولاوە پێگەی کۆمەڵایەتیشی وەکو پیرۆزی پیشەکەی لەدەستیاوە لەبەروی ئەم مامۆستایە بۆ پڕکردنەوەی ئەو فەراغەداراییکەیەتی ئەڕوا ئیشی تر ئەکا کەچە لە ئاستی ئەو دانیە مەفروزە ئەچێ ینی پێویستی پێیەتی ئەچێ بێ بە حرەس ئەچێ ئەبێ بە شۆفێر ئەچێ ئەبێ بە فرۆشیار لە شوێنێک ئەبێ بە کاشێر لە شوێنێک ئەبێ بە فرۆشیار هەموو ئەمانە کاریگەری نەرێنی لەسەر پێگەی مامۆستاەکە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی داراییشەوە ئەمەی هەیە بەم هەموو کۆمەڵی کێشە و کێل و گرفتەوە ئەچێ بە قوتابخانە لە قوتابخانە ئەبینێ مناڵەکان بە هەماشتەوە ئەبینێ مناڵ پارەی پێنیە لە حانوتە ئاوێک بکرێ لە برسێتی لە فێک بکرێ تەماشای دەمی هاوڕێکەی ئەەکە ئەمەش دووبارە کاریگەری نەرێنی لەسەر دەرونی مامۆستاەکە گیرفانیشی بەتاڵە ناتوانێ بەدەمیەوە بێ و بەتەمیشیەوە بێ لە قوتی مناڵەکانی خۆی و لە قوتی خێزانەکەی خۆی ئەبا ئەمە سەرەتایی ترین شتە اینجا کێشەکان زۆرە ئەگەر بۆتان باسکەم بێ بەڕاستی ئەبێ ینی من ئەمەوێ حەقی خۆی بدەم لەبەر ئەوەی من لێرەوە دەنگی مامۆستام دەنگی سەرپەرشتیارم دەنگی بەڕێوە بەرم ینی لە ڕۆژێکی پیرۆزە هاتوومەتە ئێرە ئەبێ ئەم کێشانە بخەینە ڕوو کێشەیەکی تر ئێمە هەمانە ئەوەیە کە بەڕاستی بۆی مامۆستا بتوانێت خزمەتی خوێندکار بکە لە ڕووی پەروەردەییەوە و لە ڕووی فێرکردنەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی دەرونیەوە ئەمانە هەمووی ئەبێ ئەو مامۆستای خۆی پێگەیشتە بێ ئەبێ ینی پێگەیەنرابێ موئهلاتی بۆ کرابێ ئەبێ خۆلی تواناسازی بۆ کرابێتەوە ئەزانی لە وڵاتێکی وەکو سنگاپورەیە کاتێکە یەکەمی هێناوە لەسەر پێوەرەکانی زانکۆیەکی پێشکەوتوی نیویۆرک یەکەمی هێناوە لەسەر ئاستی زانکۆیە لەسەر ئاستی جیهانە هۆکارەکەی ئەوەیە کە بایەخی تەواوی یاوە بە مامۆستا و هۆکاری یەکەمی و سەرەکی ئەوەیە کە مامۆستا هەرچەندە پرۆفێشناڵ بێ لە چەندی لە 10 ساڵی سەرەتای پیشەییەوە ساڵانە 100 سەعات 100 کاتژمێر ڕاهێنانی پێ ئەکرێ و ئەم ڕێژەیە یە بۆ 50 ساڵ بۆ 50 کاتژمێر کاتێک کە ساڵەکانی خزمەتی لەسەر و 15 ساڵەوە بێت ئەم ڕێژەیە کەمەکەێتەوە کوا ڕاهێنانی مامۆستایان لە هەرێمی کوردستانە یعنی کاتێ بەداخەوە گرنگە مامۆستاش لێ بەڵێ ئەم ڕاهێنانە بۆچی گرنگە چ وزە و تاقێکی تر ئەیا بە مامۆستا ئەم ڕاهێنانە ئەبدەیتی مامۆستا ئەکاتەوە مامۆستایە کاتێکە لە نەوەتەکانەوە تەخەڕوجی کردو لە بیدایەتی 2000ەکانەوە تەخەڕوجی کردووە بە میتۆدێکی وانەوتنەوەی جیاواز بە هۆکارێکی فێرکردنی
جیاواز بۆ خوێندکاران بە وەسائلێکی فێرکردنی جیاواز ئەوانەی خوێندووە و ڕاهێنراوە کاتێک تۆ لە سەدەی 21 لە ئەخیری لە 2024 تەکنۆلۆژیا لە ئەسەر ئاستی جیهانە زۆر پێشکەوتووە شێوازی وانەوتنەوە زۆر پێشکەوتووە فکری خوێندکار گۆڕاوە یای خوێندکار بۆ جیهان و بۆ وەسائلی فێرکردن دنیابینی گۆڕاوە تۆ ئەبێ خوێند مامۆستا بتوانێت لەگەڵ ئەمانەیە بڕوە تۆ ئەگەر خولی ڕاهێنانی بۆ نەکەیتەوە ئەمەلێکی ئەمە فێرە بێ باشە خۆتان سەرپەرشتیارن با قۆناغە سەختەکانیشان ڕۆشتن کە ئازانی مامۆسا لە سەرەتای دامەزراندنیەوە ئەبێ بچێتە گوندە دوورە دەستەکان و ئێستاش تەنانەت لێرۆ کە ئاڵین ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە با پەیامی هەندێک لەو مامۆسا گەنجانەشی کە ئێستا دامەزراون دوورە دەستن و لە بارودۆخی خوێ دامەزراون کە سێ بەشی زۆر گرنگ هەیە من زۆر کاماژی پێم لە مامۆستا خۆی بیستومە مافەکانی خۆیەتی کەوەکو موچە بدرێتێ ژینگەیەکی لەبارە بۆ مامۆسا دروستکرێ و پاراستنی ئەو ڕێزوشکۆیە کە هەیبێت ئەم سێ بەشە تا ئێستا ئەزانی کەم و کوڕیتایە چی بکرێ بۆ ئەوەی کە بتوانین ئەم سێ بەشە بۆ مامۆسا بگەڕێنەوە لە ڕووی مافی موچەیەوە لە ڕووی ژنگەیەکی لەبار و ئازادانە بۆ مامۆسا ئێوە سەرپەرشتیارن لەوانێ بچنە گوندەکان ببینن لەوانێ ژنومێردێکی تازە چوونەتە پرۆسی هاوسەرگیریەوە بەڕاستی پێویستیان بۆیە کە کۆمەڵە پێداویستی ژیانیان هەبێت بەڵام نیانە چی بکات پەنابە بۆی کە بە ڕێزاماژۆ بەر ئیشێکی کە بتۆچێتەوە ئەگەر ئەمانە هەوڵی بۆ بدرێت ئەتوانین جارێکی تشکۆ بۆ مامۆسا بگەڕێنینەوە و پیرۆزی مامۆسا پارێزین بەدڵنیاییەوە ئەکرێت ئیشیان بۆ بکرێ بەڵام پێویستی بە کەسێکی خەمخۆرە یعنی پێویستە ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە و بەتایبەتی وەزارەتی پەروەردە کەسانێک بن کە زیاتر لە خەمی پەروەردەیە بن پێویستە وەزارەتی پەروەردە هەوڵ بدات ئەوەی کە پێی ئەکرێ بۆ خزمەتی مامۆستا بیکە مامۆستای گۆکو خۆت ئەڵی لە سەرەتای دامەزراندنیەوە بە موچەیەکی کەم دائەمەزرێ بۆ شوێنێکی زۆر دوور ئەنێردرێ ئەمە پێویستی بە ئەوەیە کە لانی کەم لەوێ ژیانێکی بۆ دابین بکرێ شوێنێکی نیشتەجێبوونی بۆ دابین بکرێ و ئەگەر بینە سەر کەم و کورتیەکان ڕاستی لە زۆربەی شوێنەکانە جاری شوێنی نیشتەجێبوونی مامۆستا هەر نییە خاونی مامۆستایان من زۆر ئاگادارم لە هەنێ شوێن لەوانەیە دەستیشمان هەبوو بێ و هاوکار بۆ بینەوەی کە نۆژەنمان کردبێتەوانێ وەکو ڕێکخراوی مەدەنی وەکو لایەنی تێر وەکو لایەنی سیاسی ئیشمان لەسەر ئەوە کردبێت کە خانووی مامۆستاکان نۆژەن بکەینەوە بەڕاستی خانووی مامۆستا هەیە 20 ساڵە دروست کراوە خانوو 20 ساڵە سەر و 15 ساڵە دروست کراوە یەک دیناری بۆ خەرج نەکراوە بۆ نۆژەنکردنەوەی لە هەموو لایەکەوە ئاو ئەداب هی ئەوە نییە کە ژیانی تیا بگرێ هەر بە تەواوەتی فراموش کراوە یەکەم شت کە ئەبێ بکرێ ئەم خانوانە بە مامۆستایان نۆژەن بکرێنەوە و ئەوی شوێنێکی شایستە بێ بە مامۆستا نەچێتە خانووی کرێ بۆ بۆچی کە ئێستا ئەم کێشە و گیر و گرفتانە چەندەها ساڵە بەرۆکی مامۆستایانی بەڕێزی گرتووە بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە ئەم گرفتانە پەیوەندی بە چیەوە هەبووە وەڵی هەمووی دەسەڵاتداران ئەگەڕنەوە بە قەیرانی دارایی بە ئەو قەیرانە یەک لە دواییەکانی کە تووشی بەرۆکی هەرێمی گرتووە کە بەداخەوە من ئەڵم بەشێکی زۆری هۆکارەکانی ناوخۆییە هی خۆمانە هی دەسەڵاتی خۆمانەکە وەکو پێویست بەدەم مامۆستایانەوە نەبووە و ئەوەی کە مافی مامۆستا بێ بیری لێ نەکراتەوە بەڵکو ئەوەی کە باسی شکو ئەکرێ ینی تۆ مامۆستا لەگەڵ ئەوشا کە مافەکانی بۆ دابین ناکرێ پشگیری ناکرێ لەگەڵ ئەوشا کاتێک کە داوای مافەکانی خۆیەکە لە خۆپیشاندانێکە بە پێچوانەوە ئیهانە ئەکرێ ینی شکوی ئەشکێندرێ نەک ئەوەی وەڵام بدرێتەوە ڕێزی لێ بگیرێ و نوێنەری مامۆستایانی خۆپیشاندەر و ناڕازی مەگەر بڵێم لێرە ڕێزی لێ گیراوە لەم دەبەرە پشتیوانی لێکراوە خۆپیشاندانی مامۆستایانی هەزاری کراوە ڕێزیان لێگیراوە پشتیوانیان لێکراوە بەس لەوانەیە لەسەر تاسەری هەرێم یاخود لە شوێنەکانی تر بەو شێوەیە نەبوو بەڵکو شکۆیان شکێندراوە لەوانەیە لە بچووکترین ناڕازیانە لە بچووکترین دەربڕینی ناڕازدەیانە هەڕەشی ئەویان لێ بکرێت کە ئەگوازرێنەوە یاخود بە فعلیش گوازرا بێتنەوە بە شوێنێکی تر لەبەرەوەی ناڕزاییان دەربڕیەوە ئەمانە هەمووی هەڕەشەکردنە لەوەی کە مامۆستا ناتوانێت ڕای خۆی دەربڕێ ناتوانێت بە ئازادانە کار بکە باشە مامۆستایەک تاکێکی ئازاد نەبێ نتوانێت ئازادانە ڕای خۆی دەربڕێ چۆن نتوانێت تاکێکی ئازاد بەرهەم بێنێ یاخود پەروەردە بکە کەسێک پەروەردە بکە کە بتوانێت ئازادانە بیر و ڕای خۆی دەربڕێ ئەمانە هەمووی خەتەرە لەسەر کۆمەڵگا بەتەنها خەتەر نییە لەسەر مامۆستا دۆخی خوێندکارانیش پەکەکەوت ینی مامۆستاکە نەچێتە ناو بۆ نمونە زانکۆ و پەیمانگاکانیشەوە دۆخی خوێندکاران بەرەو ئاقارێکی کاڕ ینی ئازادی من بەڕاستیە لێوا ئەڵێم ئازادی لەم ناوچەی ئێمە ئازادیەکی ڕەوایە بەڵام مامۆسای توانی بێتە سەر شەقام مامۆسا داوای مافەکانی خۆی بکە خوێندکارە توانێت داوای مافەکانی خۆی بکە لەی شوێنی کە ڕێ بە مشتە نادرێت چکە سەپێنە ڕێاو بۆ بەسەریانە لای خۆمان وای لێ هات ینی خوێندکارانی ناو
بەشە ناوخۆیەکان هاتنە دەرەوە یعنی من وا بێ واز لە خوێندنێنی تەنانەت لەسەرەوەی کە سەرک پاڤڵ خۆی هاتە سەرم بابەتە وتی کوڕ و کچەکانمان بەڕاستی لە خوێندە ناوخۆ لەسەر ئاستی خۆی شوێنی بۆ چاکردن خۆی داخلیەکانی بۆ چاکردن خۆی ئاو کارە باو جێگەی بۆ دابینکردن ئەمە یعنی حکومت وازیەنەوە لەم شتانە کامە من باسی زانکۆی سلێمانیەکەم بە دڵخۆشی وێڵم هەموو ساڵێکیش ئاستیەکەم بەدەستێنێ لەسەر ئەو بابەتە کە ئەم بابەتە وای لێبێ ئەمەنە بێزارکەری بخەنە نێو مامۆستا و خوێندکارانەوە لەم ناوچەیە جارێکی تر لە داهاتووە ئەتوانین ئەگەر لە پێگەیەکی باشترە ئێوەی سەرپەرشتیاری بەڕێز ببینینەوە ئەم هەوڵانە بخەنە گەڕ کە بتوانین دۆخی مامۆستاش و خوێندکارانی چکە تەواوکەر یەکترن بۆی باسی خوێندکارانش بکەن بتوانین بەرەو باشتر بەرین واللهی بەتەکیید تاواکەری یەکترن ئامانجەکە خوێندکارە یعنی ئێمە بۆی ئەوەنە داکۆشی لە مامۆستا ئەەکەین لەبەرەوەی ساڵانە دەیان هزار خوێندکار لە قوتابخانەکانە لە زانکۆکانە ئەخوێنێ لەبەر ئەوە ئەبێ خەمی ئەو جیلەمان بێت لەسەر ئاستی خوێندکارانە ئەوەی کە جەنابەت باسکردنەوەیەکی زۆر جوانە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک بافڵ ئەوە تعبیر لەو دەسەڵاتەیە کە لەو ئیرادە سیاسیەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بۆ خزمەتکردن بەسەر جەرم کۆمەڵگا و بە تایبەتی ئەو چینی کە پێی ئەوتری چینی خوێندەوار و ڕۆشنبیر و خوێندکاران و مامۆستایان بەداخەوە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێکەوە ناچار یعنی بەدەم هینەکەەوە چوو بەدەم وەڵامدانەوەی خوێندکارانەوە چوو لەوە چوو لەو فەراغی کە حکوومەت هەیبوو بەداخەوە ئەو فەراغ زۆرە لە بواری حکوومەتە هەیە ئەو تا یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەم خوێندکارانەوە ئەچێ و فەراغەکانی حکوومەت هەوڵ ئەدا پڕکاتەوە ئەو تعمیرکردنەوەی ئەو داخلیانە و دابینکردنی پێداویستیەکانیان بەدەمەوە چوونی خوێندکاران خودی کاک بافڵ لە سعادەی بەیانیەوە هەتاوەکو سعاد دوی شەو هیلاک نابێ بەبێ ماندووبوون گوێ لە خوێندکاران ئەگرێ و بەدەم خواست و داواکاریەکانەوە ئەچێ و خۆپیشاندان ئەەکەن ڕێزە خۆپیشاندانەکانیان ئەگیرێ ئارامیان و ئاسایشیان ئەپارێزرێ مامۆستایان خۆپیشاندانی هەزارەی ئەەکەن ڕێزیان لێ ئەگیرێ ئاسایشیان ئەپارێزرێ لە گوڵ کاڵتریان پێناڵێ بەڵکو کاتێک کە ئێمە ناومێت ئەبین لەوەی کە لە حکوومەتی هەرێم لە دەسەڵاتی خۆمان لە هەولێر وەڵاممان بدرێتەوە ناومێت ئەکرین لەوێ بەناچاری ڕوو لە دادگای فیدراڵی ئەکەن ئەمانە پشتیوانیان لێ ئەکرێ و ئەگەر بەڕاستی ئەگەر نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت و لە پەرلەمانەوە لە ڕووی سیاسیەوە لەسەر ئاستی سیاسی پیشاندانێکی حەقیقی و فعلی ئەو خۆ پیشاندەرانە نەکرایە ئەوەی کە بەدەستهێنرا ئەوەی کە هەرچەند ئێمە ناڵین لی ناڕازین ئەوە تا ئێستاش بەهۆی کەم و کورتیەکان و بەهۆی ئاماری هەڵی حکوومەتی هەرێمەوە بەهۆی ئەوەی کە بەدەم ئەو مەرجانەی حکوومەتی فیدراڵی و وەزارەتی داراییەوە ناچێ بە پێی پێویست بەدەم داواکە ڕێنماییەکان یاخود ڕێکەوتنەکان جێبەجێ ناکە ئەوە تا ئەبینی ئێستاش هەر قەیرانەکە هەر کۆتایی پێ نەهاتووە هەر کێشە هەیە ئەگەر ئەوە نەبووە ئێستا بە دڵنیایی و موچەی سەرجەم و چەخۆران لە کاتی خۆیان وەرئەگیرە بەڵام ئەو کێشانی کە هەولێر حکوومەت و دەسەڵات لەگەڵ حکوومەتی ناوەندا هەیە ڕازی ئامادە نییە بە پێی یاسا و ڕێنماییەکان جێبەجێ بکە ئامادە نییە ڕێکەوتنەکان جێبەجێ بکە ئێستاش کێشەکان بەردەوامە ئێستاش موچە دووە ئەکەوێ کە ئەوە تا سەرەتای خوێندنە موچەی دوو مانگی مامۆستا هێشتا نەدراوە مامۆستا بەگیرفانی بەتاڵ چۆتەوە خوێندن و خۆشببختانە کە ئەم جارە بایکۆتیان نەکردووە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە پشتگیریان ئەبین وەکو سەرپەرشتیاران ئێمەش هەرچینێکین لە مامۆستا ئێمەش هەر مامۆستاین ئێمەش هەر موچەمان لەگەڵ موچەی مامۆسایە دووە ئەکەوێت زەرمەندین کە ئەو گرفتانەی مامۆستاکە هەیەی چارەسەر بکێ بۆی کە مامۆستا جارێکتر کاچێتە نێو هۆڵەکانی خوێندنەوە بە دەروونێکی ئارامەوە بتوانێت ئەو زانستی کە پێیەتی زۆر بەباشی بگەێنێت بۆ خوێندکارانی کە لەو هۆڵایە دانیشتون جا هەموو ئەو شتانە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمایە حکوومەتی هەرێم بەدەست کێوە بێ ڕاستی کێ زۆری نەبێ کێ وەزارەتی بەدەستەوە بێ وەزارەتی پەروەردەی بەدەستەوە بێ ینی ئەوانە ئەرکی ئەو لایەنانەیە بەڕاستی ئەو کاتە چ لایەنێک چ هێزێکی سیاسی ئیداری ئەو شتانە بدە ئەو کەسە بەرپرسەلەوەی کە خزمەت بۆ چین و توێژانە بکە ئەگەر ئێمە بازدەوە بکەین و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەگەر خودی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵاتێکمان هەبێت لەو دەسەڵاتەیە بتوانین خاوەن بڕیار بین ئەوە گرنگە خاوەن بڕیار بین لە شوێنێکا بین کە بتوانین بڕیارەکانمان جێبەجێ بکرێ بتوانین ئیش بکەین بەڵێن ئەدەین کە لە خزمەت مامۆستایان نبین لە خزمەت چارەسەرکردنی کێشەکان نبین لە خزمەت پەرپێدانی قوتابخانەکان نبین لە خزمەت دابینکردنی پێداویستیەکانی پەروەردە بین ژیانی خوێندکاران باشتر بکەین چکە لەبیرمان بێت خوێندکارمان هەیە زۆر هەژارە ئاستی دەرامەتی دارایی خێزانەکانیان
لە ئاستێکی زۆر هەژارانەیە لە قوتابخانە پێویستە پەروەردە حکوومەت ئەو منداڵانە بە مناڵی خۆی بزانێ ئەو خوێندکارانە بە خوێندکاری خۆی بزانێ کاتی خێزانی یەکەمی کە دایک و باوکێتی ناتوانێت پێداویستی بۆ دابین بکە ئەبێ خێزانی دووەمی کە حکوومەتە ئەو منداڵانە پەروەردە بکە پێداویستەکانیان بۆ دابین بکە ئێمە کار ئەەکەین بۆ ئەوەی کە سندوقێک هەبێت بۆ ئەو منداڵە هەژارانە ئێمە کار ئەەکەین بۆی کە خولی ڕاهێنانی پێویست بۆ مامۆستایان بکرێتەوە شایستەداراییەکانیان دابین بکرێ و ئەو پرۆگرامانە لەسەر شێوازی سەردەمی نوێ بە زانستی نوێ ئەبدەیت بکرێنەوە نەک ئەوەی کە ئێستا ئەکرێ زۆر جار بەڕاستی بە تایبەتی لە بواری مێژووە چاوەشەکاری زۆر هەیە پرۆگرامەکان زۆر دەستکاری کراوە بە خواست و بە ڕئی لە ینی کەسانێکی دیاری کرا و دەستکاری کرا و بڕیاری لێ ئەدرێ ئێمە کۆنفرانسمان کرد لە بواری پەروەردەیە ئەو کۆنفرانسە بەداخەوە بەس هەڵپڕوکێنرا ینی کۆنفرانس مەفروزە توێژینەوەی تیاابێ مەفروزە توێژینەوەکان وەربگیرێ ئەو توێژینەوانە بە دراسە بکرێ و لەسەر کۆی مامۆستایان کۆی پەروەردە ڕئی وەربگیرێ نەک دواتر کۆنفرانسیان بکرێ و بەداخەوە ئەوەی کە جێبەجێ کرا ڕئی مامۆستایان نییە ڕئی سەرجەم و سەرجەم مامۆستایان نییە تەنها ڕئی چەند کەسێکە ئێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازی بەهیوای تۆش وەکو چین و توێژی مامۆستا بتوانین وەکو سەرپەرشتیارێک لە داهاتووشە سەرکەوتنت بەدەستێنە لەو پرسە گەورەیە بتانی ئەو مافانی کە تۆ ئەیزانی تو خۆت بینی و تا مافەکانیان بۆ بەدەستبێنی تۆ بتانی ببیتە کەسە لەو کەسانێک کە خەمخۆری مامۆستابیت و بتوانیت بە باشی کاریان بۆ بکەیت دووبارە سپاسی تۆکەین سپاس دەست خۆش بە مامۆستا شلێرمان دوومان کردی زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کەناڵە جوانەکانتان دووبارە لێرە من پیرۆزبایی لەسەر جە مامۆستایان و سەرپەرشتیارانی هاوڕێمەکەم بەڵێنیان ئەدەمێ من لە هەر شوێنێ بم لە خەمی ئەوانام و لە خزمەتیانم لە خزمەت پرۆسی پەروەردە ئەبم خەمی پەروەردە خەمی منە دەست خۆش